الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار، وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان إيمان داران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای تبارك وتعالى لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بێ و وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە. دیارە و ئاشکرایە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەرچی فەرائیز و عیبادات و پەرستش هەیە، مەزمون و واتا و معنای ئەوەیەکەوە بەرزیەتی ئەخلاق و گەورەی سەیر و سلوک و ڕەوشت دەرئەخات بۆ مسلمانان. ئەبێ مسلمانان لە ئاستێکی بەرزی ئەخلاقیا بن. ئەگەر سەیری نوێژ ئەکەین، خوای تەبارەک وتەعالە فەرمێت: إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ئەو نوێژەیە کەوا خاوەنەکەی فێری سەیر و سلووکە لە فەحشا و خراپە و تاوان و قسەی پڕ و پوچ و ئەخلاقی ناشرین بە دووری کات. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. مسلمان کە ئیمانی بوو نوێژی کرد، ئەبێ ئەو نوێژە ڕەنگدانەوەی هەبێ لە ئاکار و گوتار و ئەخلاقی ڕۆژانەیە بێ، لە معاملەیە. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. گرنگی کات و وەقت بۆ ئینسان دەرەخا کە مسلمانە بێ کات و ساتەکانی خۆی بە فیڕۆ نەدا. ئەگەر بێت و پێچەوانە بێت: فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. وهروها کاتێک مسلمان پێچەوانەی ئیمان و باوەڕەکەی کاری کرد، ئەو ئاگر و وەیل و نەکبەتی و بەدبەختی لە دنیا و لە قیامەت بۆ ئەوە. چونکە مسلمانی صادق و ڕازگۆ ئەبێ ڕازگۆ بێ، بە ئەخلاق بێ، بە ڕەوشت بێ، خاوەنی وەعد بێ، خاوەنی میهرەبانی بێ، خاوەنی سۆز بێت. ئەوەی ئەخلاقی جوانە ئەبێ لە خۆیان جێبەجێی کات. چونکە ئێمە پێغەمبەرەکەمان کە خوای تەبارەک وتەعالە خوار ڕەوانەی کردووە بەو هەموو عیبادەت و پەرشتەوە، ئەفەرمێ: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. ئیسلام ئەخلاقە لە سەدانەوە دونۆی. هەرچی عیبادەتیشە بۆ بەرزی ئەخلاقە. عیبادەتی زەکات، خوای تەبارەک وتەعالە بە پێغەمبەرە فەرمێ: خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم والله سميع عليم. زەکاتەکانیان لێ وەرگرە، تەزکیە و تەسفیەیان کە و ئەخلاقیان بەرزکە، فێری ڕەوشتی جوانیان کە، فێری ئەویان کە ڕەزیل نەبن، ڕژد نەبن، دڵپاک بن، بە عیزەت بن، خاوەنی ئەخلاقی بەرز بن، منەت نەکەن. بە منەتکردن بەسەر فەقیر و هەژارانە عیبادەتەکانیان بەتاڵ نەکەنەوە، زەکاتەکەیان بەتاڵ نەکەنەوە. چونکە خوای تەبارەک وتەعالە فەرمێ: يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. ئیمان داران، باوەڕداران، ئێوە بە منەتکردن سەدەقە و چاکانتان بەتاڵ مەکەنەوە. كالذي ينفق ماله رئاء الناس. وەک ئەوانەی کەوا بۆ ڕیا و ڕووپامایی و خۆ دەرخستن سەدەقە و چاکەکەن. ئێوەی مسلمانی کە سەدەقەیەکەن فێری ئەو ئەخلاقە جوان بن، واز لە منەتکردن بێنن. منەت مەکە بەسەر کابرا بڵێ: من نەبم تۆ ئەمری لە برسا، من نەبم تۆ گیانت دەرەچێ، نان نییە بیخۆی، ئەوە من بووم ئاوا یارمەتیم دای. کەواتە لە زەکاتە کە ئەچینە داخلی عیبادەتی زەکات ئەبین، فێرمان ئەکا کە ئێمە
تەزکیە و تەصفیەمان هەبێ و ئەخلاقمان بەرز بێ منەت نەکەین سەدەقەش بکەین بەوازوی سەرشانی خۆمان میزانین کاتێک کە ئەڕۆین ناو عیبادەتی ڕۆژوگرتن لە ئەخیری ڕۆژوە خوای تەبارەک وتەعالا فەرمێت یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون عبادەتی ڕۆژوو بۆ ئەوەی کە ئینسان فێری تەقواکە ئەینا پێغەمبەری خوا فەرمێت رب صائم حظه من صيامه الجوع والعطش زۆر ڕۆژوان هەیە بەس برسێتی و تیونەتی بۆ ئەمێنێتەوە بۆ چونکە بەڕاستی ڕۆژوو مەدرسەی ئەخلاقە مەدرسەی تەزکیە و تەصفیەیە بۆ گەشتن بە تەقوا و پلەی تەقوایە ئەم لە خۆیان جێبەجێ نەکردووە زەمی خەڵکی کردووە بوهتانی کردووە حرامی خواردووە لە حەڵاڵی خوا خۆی گرتەتەوە بە حرامێک کە خوا حرامی کردو بەوە ڕۆژوو خۆی بەتاڵەکاتەوە بۆیە هەر برسێتی و تیونەتی بۆ ئەمێنێتەوە عیبادەتی حەجیش گومانی تیادا نییە کە خوای تەبارەک وتەعالا حەجی فەرز کردووە لەسەر ئومەتی ڕەسوول الله بۆ ئەوە فەرزی کردووە ئینسان فێری ئەخلاق و ڕەوشت بکە فێری سەبر و ئارامی بکە دەمی پاکە دڵی پاکە ئەخلاقی بەرزکە معاملەی سافکە لەگەڵ خوا و لەگەڵ خەڵکی خوا ئەینا ئەگەر هەر کۆمەڵە توقوس بێ کۆمەڵی حەرەکات و سەکەنات بێ هەڵس و کەوت بێ عیبادەت ئیتر هیچ واتا و معنایەکی نەبێ و سوودێکی نەبێ بەڕاستی ئەمە لە ئیسلامەوە دوورە ئیسلام هەر توقوس نییە ئیسلام هەر ئەو عیبادەتانە نیە و ڕکوع و سوجودە نییە ئیسلام هەر ئەو مەناسیکەی حەج نییە هەر ئەوە نیە خۆ لە خواردن و خواردنەوە بگرێتەوە ئیسلام بۆ ئەوەیە کەوا ئینسان فێری ئەخلاقکە ئینسانێکی مسلمانی تۆکمە بێ خوا و خەڵقی خوا لە خۆی ڕازیکە ئەوە تا لە حەجیشە خوای تەبارەک وتەعالا کاتێک ئەو حەجی حاجیانەمان خوای گەورە لیان قبوڵکە خوا بەنسیبی ئێمەیشی کا و بەنسیبی مسلمانەی کا حەجێک قبوڵە حەجێک خوا لێی خۆشە بێت ئەو کەسەوەکو منداڵی بەربێشکەی لێت و تازە لەدایک بووە حەج مەبرور لەیس لەو الجەزاء إلا الجەنە حەجێک مەبرورە و پاداشتەکەی باشتە ئینسان بەڕاستی گۆڕانکاری بەسەر ئینسانە هێنابێ وەک چۆن ئەبێ نوێژ لە گوناه بتگەڕێنێتەوە ئەبێ ئەو حەجەیش بەڕاستی بووبێتە حاجیەکی باش و چاک نەک لە دوای حەج عینی تاس و عینی حەمام بەڵکو خراپتریش بی دەستکەی بە قۆڵبڕین و سوێندی درۆ و خیانەت و وازهێنان لە سیلەی ڕەحم و دڵپیسی و ئەمانە دەست پێ بکەیتەوە ئەوە تا قورئانە فەرمێت الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج وما تفعلوا من خير يعلمه الله وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب خوای تبارك وتعالى وەک چۆن لە ئاەتی ئەخیری ئاەتی ڕۆژوا فەرمێت تەقوا بکەن سەیرەکەی لە ئەخیری ئاەتی حەجیشە کە ئەفەرمێت حەج لەو مانگە دیاری کراوانایە بەڕاستی هەر کەسی حەجی لەسەر فەرز کراوە خوا کردی بە نسیبی ئەم حەجە مەدرسەیەکە نابێ فیسق و فجور و قسەی پڕ و پوچ و بەتاڵ بەدەمیا بێ نابێ مجادلەی بەتاڵ بکە نابێ گوناه و تاوان بکە نابێ کاری خراپ بکە هەر خێرێ ئێوە ئەیکەن هەر باشە و چاکەیە ئێوە ئەیکەن خوا ئاگادارە بەسەریە ئێوە هەوڵ بن ئەهلی تەقوا بن تەقواتان زیاد بکەن واز لە گوناه و تاوان بێنن لە خوا بترسن ئەی خاوەن عەقڵەکان خوا فەرمێت تەقوا شعاری خاوەن عەقڵەکانە ئەوەی خاوەنی عەقڵ و ژیری و سەقافەتە لە خوای خۆی ئەترسێ خوا بەڕەقیبی ئەزانێ هەموو کات و ساتەکان دەم و زبان و ئەخلاق و ئاکار و گوتاری پاکەکاتەوە بۆیە پێغەمبەرە فەرمێت من حەجە فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه أو كسيكتشو حجي كردو بوبا حاجي قسەی پڕ و پوچی نەکرد فیسق و فجووری نەکرد تاوان و گوناهی نەکرد وەک ئەو ڕۆژەی کە تازە لە دایک ئەبێ ئاوا مەلەفی ئەعمالی سپیە بێتەوە هیچ گوناهی تا نامێنێتەوە ئەمە بەو مەرجەی کەوا ئەم کاکەی حاجی و دادەی حاجیە فیسق و فجووریان نەکرد بێت تۆبەی نەسوعیان کرد بێ لە پاش حەج باشتر بن چاکتر بن لە پێش حەجیان بەڕاستی ئەمە ئەومانە تێگەینە کە هەرچی عیبادەت لە ئیسلاما هەیە بۆ بەرزی توقوسە
قوربانیکردن کە ئێمە قوربانی ئەکەن نازانین خۆشەویستان بۆیە لە خوا نزیک ببینەوە هینا خوای گەورە گۆشت و خوێنی لە ئێمە ناوێت و خۆی ئەفەرمێت خوا تەقوای لە ئێمە ئەوێ بەڵام حەیف جێگەی داخە قوربانی ئەکرێت لە وڵاتی من و تۆدا با بزان هیچ وڵاتێک وا نییە هیچ وڵاتێک ئەوەندەی ئەم میلەت ئێمە دوژمنی وڵاتی خۆی نییە قوربانەکەیەکە لەسەر جادەکە ورگ و سەروپێکەی و پیسەکەی فڕەدا بۆ چەندین ڕۆژ بۆ نەکا نەخۆشین بڵاوە کاتەوە من دل على شر كفاعله بۆ معلوماتتان ئەو کەسەی کەوا پیسی حیوانەکەی بڵاو کردەتەوە قوربانی کردو بە حسابی خۆی نەخۆشینی بڵاو کردەتەوە چەند کەس نەخۆشکەوێ چەند کەس بمرێ چەند کەس ناڕەحەت بێ بەهۆی ئەو پیسی و چەپەڵی تۆوە بە حساب قوربانی کردووە نەخێر بەڵکو شەرتەگا دلیلی شەڕی بەشداری لەو ئێش و ئازارەی ئەو کەسەی کەوا تووشت کردووە ئەو کەسەی کەوا ناڕەحەتت کردووە چونکە تۆ ژینگەت پیس کردووە مسلمانیش ئەو مسلمانەیە رسول الله فەرمێت المسلم من سلم المسلمون من لسانه ويده بمدم وآزاري كسمدا بوهتان بو كسمكا جوين بكسمدا قصب خلطي مالي بمدس آزاري خلق مدى هر آزادان هر ليدان نية هر بوكس وشاندن نية هر تقكردن نية كتو قرقت بيسكي كولانقت بيسكي شاركت بيسكي اما آزارداني مجتمع كومالقايا اما قابل نفرة اللعنة خلقية لتو بويا بيغمر فن خوتان بارز لنعطي خلقي دعاي شر خلقي تو قرباني اكي وريابا قرباني هلوني حيوانك السر بريو اتر قوشتو كي بلاو كي تو بيسكي فردي سرجادك اما خيرت ناقا شردقا والله قرباني اكي باشترا كاتك قرباني بك بركو بيكي بو شرطي خواه بيغمري خواه فرمون صلى الله عليه وسلم بيغمري خواه فرمون أتدرون من المفلس أزعنن كي مفلسة كان قربان المفلس فينا من لا درهم له ولا دينار مفلس بيبارا أوي لا يما دينار ودرهم لجرفانا نبي فرمنا مفلس قيامة ونية مفلس قيامة أويا المفلس من أمتي من يأتي يوم القيامة بصيام وصلاة وزكاة ويأتي قد شتم أرض هذا وقذف هذا وأكل مال هذا فيقعد فيقتص هذا من حسناتي وهذا من حسناتي فإن فنيت حسناته قبل أن يقضى ما عليه من الخطايا أخذ من خطاياهم فطرحت عليه ثم طرح في النار پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم مفلیسی قیامەت ئەوەیە لە ڕۆژی قیامەتە کە ئامادەی ئەکەن ئەم کەسە ڕۆژی زۆری هەیە نوێژی زۆری هەیە زەکاتی زۆری هەیە بەڵام بەداخەوە ناموسی خەڵکی بە زبانی بریندار کردووە لە خەڵکی داوە بە زبانی بوهتانی بۆ خەڵکی کردووە بەدەستی ئازاری خەڵکی داوە بە زبانی ئازاری خەڵکی داوە ماڵی هەتیوی خواردووە ماڵی میلەتی خواردووە ماڵی دراوسەکەی خواردووە حەقی دراوسەکەی خواردووە دای ئەنیشێنن ئەم کەسە حەق و مافی ئەوانەی لێ ئەسێننەوە هەرچی چاکە و پیاواتی هەیە هەرچی ئیحسانی هەیە ئەیدەن بە ئەوانەی کە ئەم جوێنی پێداوە ئەم قسەی پێوتووە ئەم ماڵی خوارد و ئەم زوڵمی لێ کردووە ئەگەر حەسەناتی بێ ئەگەر حەسەناتەکانی نەما ئینجا خەتایا و تاوانی ئەوانەی کە ئەم زوڵمی لێ کردووە و بوهتانی بۆ کردو جوێنی پێداوە هەڵی ئەگرن ئەیدەن بە کۆڵی ئەوە ئینجا لە پاشان ئەیخەنە ئاگرەوە ئەمە مفلیسی قیامەتە کەواتە تۆ ئەبێ بزانی خوا عیبادەتی لەسەر داناوی بۆ ئەوەی کەوا لەسەر بەرزترین ڕەوشت بی بۆ ئەوەی کەوا ئەخلاقت جوانکەی بۆ ئەوەی دڵت پاکەی بۆ ئەوەی کەوا قدری دراوسێ قدری ڕەفاقەت قدری وڵات قدری نیشتیمان قدری خانەوادەی خۆت قدری میلەتەکەت بزانی نەک هەر ئەوە بێ کە کۆمەڵە توقوس و حەرەکات بێ و بیکەی و ئیتر وا بزانی ئیتر تۆ لە پلەی ویلایەتای و ئەقرب عەبدی لەلایەن خواوە نەخێر واللهی چەندێ ڕۆژوت هەبێ چەند شەو نوێژت هەبێ چەند عیباداتت هەبێ چەند زەکات و پیاواتیت هەبێ چەند خێر و سەدەقاتی هەبێ هەمووی کۆکەیتەوە دڵی یەک نەفەرت یەشان دەبێت دڵی یەک کەست عاجز کرد دەبێت بوهتانە بۆ کەسێک کرد بێ تۆبەت لێ نەکرد بێ و کەسەکەت ئاش نەکرد بێتەوە هیچی وەرناگیرێ ئەگەر حەق و ناسۆی لا بمێنێت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیان قوربان ئافرەتێکەیە ڕۆژی زۆرە نوێژی زۆرە بەڵام بە زبانی جیرانەکانی دراوسەکانی ئازدارەدا پێغەمبەری خوا فەرمی هي في النار ئەوە لە ئاگرایە نوێژ و تەسبیحات و زیکری زۆر دەوری نییە کە ئەم زبانەی پاک نەکرد بێتەوە جان قوربان ئافرەتە تریشەیە نوێژ و ڕۆژووی کەمە بەس فەرزەکان جێبەجێکە
بەڵام لەگەڵ دەرو دراوسیا باشە، بەڵام ئەخلاقی جوانە، بەڵام قسەی خۆشە، هاوکاری خەڵکی ئەکا. پێغەمبەری خوا فەرمی هي في الجنة، ئەوە لە بەهەشتایە. برابر ڕێزەکەم، خوشکە ئازیزەکەم، بە نوێژ و ڕۆژی زۆر نییە. ئەخلاقی بەرز، ڕەوشتی بەرز، پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەتگەیەنێ بە ئاستێک کە قائم اللەیلی بەردەوام و صائم النهاری بەردەوام بی، خێر و سەوابی ئەو تەیەگا. ئەخلاقی بەرز ئەتکا بە هاوڵی ڕەسوول الله. پێغەمبەری خوا بە هیچ شتێک نەیفەرمووە بە نوێژی زۆر ڕۆژی زۆر ئەتکا بە ڕەفیقی من لە قیامەتە. دووشت، یەکەم ئەخلاقی بەرزتان وەک پێغەمبەری خوا وئینەکە لەعەلا خولوق عەظیم، دووهەم سڵاوات دانە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم دوو شتە ئینسانە کاتە هاوڵی ڕەسوول الله لە قیامەتە. خوای گەورە لە هەمولایەکمان خۆش بێ و لە هەمولایەکمان ڕازی بێ، خوای عاقیبەتمان بە خێر بگێڕی، خوای لە گوناه و تاوانمان خۆش بی، خوای لە دەپاڕێینەوە لە شەرعەکەی خۆت لا نەدەین، بەردەوامین لەسەر شەریعەتەکەی خۆت، لەسەر دینەکەی خۆت. یا ڕەبی خوای لە دەپاڕێینەوە لە گوناه و تاوانەکانمان خۆش بی. یا ڕەبی خوای تاعەت و عیبادەکانمان لێوەگری، خوای حاجەکانمان بە سەلامەتی بگەڕێنیتەوە. یا ڕەبی خوای لە دەپاڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت پەروەردگارە بەردوعای حاجەکانمان بکەی کە پێغەمبەری خوا فەرمێتی اللهم اغفر للحاج ولمن استغفر له الحاج. خوای لە حاجەکان خۆش بە، لەوانەیش خۆش بە حاجی داوای لە خۆشبوونی وەکردوون. خوای بەردوعای حجاجمان بخەی، بەردوعای ڕەسوول اللهمان بخەی، خوای لێمان خۆش بی، خوای لێمان خۆش بی. خوای حەجی ماڵەکەی خۆت بکەی بە نسیبمان. یا ڕەبی خوای ئەوەی تامەزرێ و شوێنەیە، یا ڕەبی خوای نەمرێت ئاگا بەو شوێنە. یا ڕەبی خوای بە زیارەتی ڕەسوول شادمان کەی. یا ڕەبی خوای لەت ئەپارڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە ئیمان و بمانژێنەمان بێنە زیندوومان کەرەوە، وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە، وڵاتمان لە قەیران و ناڕەحەتی و نەهابەتی و نەکبەتی ڕزگارکە. یا ڕەبی خوای هەروە باو نەخۆشینێک ڕوو لە وڵاتمانەکە، خوای لەبەر جاه و مەقامی ڕەسوول خوای لە کۆڵمانی کەیتەوە، خوای لە سەرمانی هەڵگری، خوای سەلامەتمان کەی. یا ڕەبی خوای لەت ئەپارڕێینەوە کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی، ئیمان و ئیسلام و ویجدان و ئەخلاقیان بەرێ. ئەگەر شایستە و قابلن، ئەگەر شایستە نین، ئەگەر قابل نین، ئازار بەخشن بەرامبەر بە میلەت، دوژمنی میلەت و خاک و وڵات و نیشتیمان. خوای عالیەها سافلەها، خوای لە کۆڵمانان کەیتەوە، ژێرە و ژووریان کەی، حاکمی عادل و دادپەروەرمان بۆ بنێرە. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.